باس بکەیت. بەڵێ بەیانی ئێوەش باش دوێنێ بەهۆی ئەو شەڕ و پێکدادانەی کە هێزەکانی پێشمەرگە لە سنووری پارێزگای کەرکووک لەگەڵ چەکدارانی داعش ڕوویدا ژمارەیەک پێشمەرگە شەهید و بریندار بوون. دوو لەو پێشمەرگانە کە شەهید بوون خەڵکی هەڵەبجە بوون و شەوی ڕابردوو تەرمەکانیان گەڕایەوە هەڵەبجەوە بە خاکسپێران و پێنج لە پێشمەرگە بریندارەکانیش خەڵکی هەڵەبجەن و لە ئێستادا لە نەخۆشخانە و چارەسەریان بۆ دەکرێت و هەر دوێنێ ئەو پرۆژە یاسایی کە ژمارەیەک لە یاساناسان و پارێزەرانی هەڵەبجە ئامادەیان کرد بوو بۆ گەڕان بە دوای منداڵەون بووەکانە دوێنێ پرۆژە یاسەکە ئاراستی پەرلەمانی کوردستان کراوە لە ڕێگەی چەند پەرلەمانتارێکەوە لە هەڵەبجە تەسلیمیان کراوە بۆ ئەوەی ئاراستی سەرۆکایەتی پەرلەمانی بکرێت و بخرێتە کارنامەی کاری پەرلەمانەوە و هەر ئەمڕۆ وا بڕیارە لقی 12 پارتی دیموکراتی کوردستان کاتژمێردا کۆبوونەوەیەک لەگەڵ کەسایەتی و پیامەقوڵانی هەڵەبجەدا بکات بۆ ئەوەی هەڵویستی خۆیانیان پێ ڕابگەێنێت کە لە سنووری پارێزگای هەڵەبجە بەشداریان پێ نەکراوە لە پۆستە ئیداریەکان و پۆستی ئیداریان هیچ پێ نەدراوە دەیانەوێت لە ڕێگەی پیامەقوڵانەوە دواتریش لە ڕێگەی کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیەوە پارتی دیموکراتی کوردستان لە سنووری پارێزگای هەڵەبجە هەڵویستی خۆی لەسەر بەشداری نەکردنی حکوومەتە خۆجیەکەی هەڵەبجە ڕادەگەێنێت و ئەمڕۆ بەهۆی ڕۆژی جیهانی بە ساڵاتچانەوە بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە چەند کار و چالاکیەک بەڕێوە دەبات و خەڵات و دیاری دەبەخشێتە ئەو بە ساڵاتچوانەی کە لە سنووری پارێزگای هەڵەبجەدا هەیە و هەر ئەمڕۆ سەرۆکایەتی زانکۆی هەڵەبجە فەرمانی دەرکردووە کە دەوامی فەرمی زانکۆکەیان دەست پێ بکاتەوە داوا لە خوێندکاران دەکات کە پەیوەندی بکەن بە دەوامی خۆیانەوە وەک ڕۆژانی ئاسایی دەوامی خۆیان بکەن و ئەمڕۆ هاوشێوەی شار و شارۆچکەکانی تری کوردستان وا بڕیارەمانگرتن بەڕێوە بچێ بۆ کەمکردنەوەی گەندەڵی و ئەو کەمبوونەوەی خزمەتگوزاریەکان و حکوومەتی هەرێم هەوڵ بدات ئەم قەیرانانە کە لە هەرێم ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووەتەوە چارەسەر بکە ئەمە زانیاریەکانی ئەمڕۆ بوو لە سنووری پارێزگای هەڵەبجە. بەڵێ وریا حەمەکەریم پایامنێرمان لە هەڵەبجە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانە. ئەچینە لای قودرەت مەحموود لە دهۆک. قودرەت بەیانیت باش و نوێترین هەواڵ و زانیاریەکانی